قەستۆمەت کەمش هەمی ئەردێت دووکێ زەویتای ئۆمێدیە ما 6 دۆ دڕمێت هەین 6 ڕەنگن یا کەکەوەیە ڤۆنێلایە موزەیە لەیمونەیە پرتەقۆلە یا فراولەیە. ڕاستی ئەو دوو دڕمە گەلێک خۆشە خۆس وەختی وسە دنیا گەرم وتبیچ لێ هاوینێدا هەنی مرو محتاجە دەرکەوت گەل هەڤاڵە و بێنە خۆڤێتت و زاوقە خۆڤێکت و طبعاً تاسیاتیەکێ بخۆت و جایەکێ وسە خۆش پرێ ئەم هەریڤۆری دەرکەون ما وەخت هەبن وەختی خوات بورینن گەلێک خۆشە و طبعاً گەل دوو دڕمەک تازی هێش خۆشترێت گەشتارێکی زۆر کاتە ئەم شوێنانە بە تایبەتی بڵێن خەڵکی دەرەوەک و عەرەبوانە خەڵکی ئەم ناوە ئیسفادێکی باشی لێ کردووە ئێمەش ببوونی ئەوە توانیمانە ئەم شتانە بین بۆ ئێرە ئیسفادەی لێ بکەین ئێرە نرخەکان زۆر بە هەرزانترە فرۆشین لە شوێنەکانی کەس چونکە ئێمە لێرە کرێ نایەن یان کرێمان ئەوەنە زۆر نێک و شارەکان تاوەکو بتوانین نرخێکی زۆر بخەینە سەر یانی بە کەمترین نرخی ئەمە توانین ئیسفادە شتەکانمان بفرۆشین. ئەچم بۆ ئەڵەبجە یەمۆ ئەڵێم بە ئومێدڵم تۆزێ هێواش بڕا لەگەڵ سروش تا تۆزێ چاو بگێڕم جاری با هێستری ئەم لاکەم بەڵام ڵافتە یاو بەر نەکەوتم ئەو نە حەزی لێەکەم. پروژه بەدەستەوەیە کە ئەویش وەرکشۆپێکە وەرکشۆپەکەمان بەشی یەکەم ئەمڕۆ خۆشحاڵ بووم بە داوەتکردنم بۆ دەڤەری سۆران بە مەبەستی پێشکەشکردنی وەرکشۆپێک لەژێر ناونیشانی تایکواندۆ کەلتورێکی جیهانیە. ئامانج لەو وەرکشۆپە ئەوەیە کە وەکو پرۆژەیەک من ئامادەم کردووە بۆ هەموو تایکواندۆ کارانی کوردستان بۆ هەموو شوێنێک بۆ هەموو هۆڵەکان بۆ ئەوەی لە نزیکەوە زانیارییان هەبێ زانیارێکی پوخت و کورد لەسەر تایکواندۆ لەبەر ئەوەی تایکواندۆ بۆتە کەلتور نەکرد وەرزشە تایکواندۆ بۆ شەڕ نییە بۆ ئاشتیە. سمینارەکە تایبەتە بە کۆمەڵی زانیاری لەسەر تایکواندۆ لەسەر مێژووی تایکواندۆ لەسەرەوەی ئایا ئەو هونەرە زەنجەل چۆن و کەی و لەکوێ بەکارهات و هەروە تایبەتیشە بەوەی کە باس لە وەجهەیەکی کللتوری و ڕۆشنبیری ئەو وەرزشە بکات و ئامادەبووان ئاشنا بکات بۆ کۆمەڵک زانیاری کە زەرورە لە بوارەکەی خۆدا کە ژباری تایکواندۆ وەری بگریتن.